تاسا چەندین جارە دادگای باڵای فدرالی دانیشتنی سەبارەت بە ئەو سکاڵایانەی لەسەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەیە دواخستووە. ئەمە لایەنەکانی نیگەران کردو بۆ پێی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و یەکلانەکردنەوەی ئەم بابەتە بێت هۆکاریەوەی کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا بخرێت لە کاتێکدا جارێکی دیکەم پرسە دواخرا بوو. من زیاتر قسە دەکەم سەبارەت بەم هەوڵانە و ئەم هەوڵە نادەستوری و یاسایانە کە دادگای باڵای فدرالی دەست بە هەرێمی کوردستان لە ماوەی تەمەنیدا تا ئێستا هەر بەردەوام لەسەری کاری کردووە. بەڕێز ئارام نەجمەدین برادۆستی شارەزای یاسایی و هەڵبژاردن لێرە لەگەڵم دەبێت. زۆر بەخێر بێ. ئەوە چەندین جارە دادگای باڵای فدرالی دانیشتن لەسەر و سکاڵایانی لەسەر یا هەموار یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەیە دوا دەخات. پێتان وایە ئەمە دەستوریە بەپێی دەستور بەپێی یاسا؟ بەڵێ بێگومان ئێمە ئەگەر بە ڕاشکاوی قسە بکەین بەڕاستی دەتوانین بڵێین ئەوەی کە پەیوەندی بە کەیسی تانەکانی یاسای هەڵبژاردنەوە هەیە و ئێستا لە دادگای ئیتیحادیە دەتوانم بڵێم ئێمە خەریکە لە سوارسێوەیەکی دەستوری و یاسایی دەچینە دەرەوە لەبەر ئەوەی بەڕاستی دەبوایە کاتێک کە کۆمسیۆنی هەرێم نەیدەتوانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەڕێوە بات و لە ڕووی یاساییەوە بە تایبەت دوای تەمدیدکردنەوەی ماوەی ئەنجومەنی کۆمیسانانی بەغدا ئەرکە یاساییەکە هەروەکو لە هۆکارەکانی دەرسواندنی یاساکە یاسای درێژکردنەوەی ماوەی ئەنجومەنی کۆمیسانانی بەغدا هاتووە ئەرکە یاساییەکەی هەڵبژاردننی هەرێمی کوردستان کەوتۆتە سەر شانی کۆمسیۆنی بەغدا. بەڵام ئەگەر بێت و تەماشا بکەین چەند جیهەیەک من دەبینم بەڕاستی کە وەکو گوتم لە دەرەوەی چوارچێوە یاساییەکە لە دەرەوەی چوارچێوە دەستوریەکە کێشە لەمپەر گرفت بۆ بەردەم بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دروست دەکەن لە سەروی هەموویانەوە ئامانجەکە دیارە بەڕاستی ئامانجەکە ئەو بیرکردنەوە سیاسیە و ئەو تێڕوانینەیە و دەتوانین بڵێم ئەو عەقلیەتە سیاسیە کە ئەمڕۆ کۆنتڕۆڵی مؤسساتی حکومڕانی بە تایبەتی دەسەڵاتی دادوەری و کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق و دامەزراوەکانی تریشی کردووە لە عێراق ئەوان ئەم بیرکردنەوە سیاسیە لە عێراق و دەتوانم بڵێم بە تەنیا عێراقش ناگرێتەوە بەڵکو لەوانەیە بڵێم لە دواوە بەرنامە و سیاسەتی هەندێک وڵاتانی هەرێمیشی لەگەڵدا بێت ئەمانە نانەوێت ئەو پێشوەچوونە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی حکومڕانیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دامەزراویەوە لە دوای 2005ەوە لە هەرێمی کوردستانەوە هەبوو ئەگەر بێت و بەراوردی بکەین لەگەڵ عێراق ئەوان نانەوێت ئەم پێش بەچوونە لە هەرێمی کوردستانیش هەبێت بۆیە گرفت دروست دەکەن سەرەتا لە ڕووی اقتصادی و لە ڕووی مالیەوە و دواتر لە ڕووی دامەزراییەوە و ئێستا لە ڕێگەی کۆمەڵێک دامەزراوەی قەزایی وەکو دادگای ئیتیحادی دەیانەوێت گرفت دروست بکەن لە بەردەم وەرگرتنەوەی جارێکی تر شەرعیەتی هەندێک دامەزراوەی دەستوری یاسایی لە هەرێمی کوردستان کە بەم شێوازە بڕیار بدات لە کاتێکدا دادگا دەبێت بێلایەن بێت بەڵام کەوتۆتە ژێر کاریگەری ژمونی ئینجا بەڕاستی بەڵێ بە تەئکید و ئەمە بۆ چوونێکی هەتا حدێک شائعە نەک تەنیا لە هەرێمی کوردستان بەڵکو لە سەر ئاستی عێراقیش ئێمە لە ماوەکانی ڕابردوو بینیمان هەندێک بڕیار کە بەڕاستی وەکو مەسەلەن بڕیاری لادانی سەرۆکی پەرلەمانی عێراق بەڕێز محەممەد حەلبوسی و ئەم زۆرە بڕیارانە دشت بە پێکهاتەی سوننا دشت بە پێکهاتەی کورد دشت بە نەتەوەی کورد لە هەرێمی کوردستان ئەمە ئەوە دەگەینێت بەڕاستی کە دادگای ئیتیحادی لە عێراق هەتا حدێک سربەخۆی خۆی لەدەستداوە خۆ ئەوانەی ئێستا دادوەرن لە دادگای ئیتیحادی کەسانی خاوەن خیبڕەی قەزائین بۆ ماوەیەکی زۆر ئەما وەکو مەرجش کە ئەم دادوەرانە لەوێ قبول دەکرێن واگەر بێت و ئێمە ئەم دادگایە بەراورد بکەین لەگەڵ دادگای ئیتیحادی دادگای فدراڵی یاخود دادگای دەستوری لە وڵاتانی جیهان دەبینین ئەم دادگایە بەڕاستی لەسەر ئاستی وڵاتانی جیهان کۆمەڵێک کەیس لە بەردەمی تی هەموو کەیسی حساسن بەڵام ئەگەر بێت و تەماشای عێراق بکەین دەتوانین بڵین ئاستی سیرکردنی داوایەکان لە بەردەم دادگای ئیتیحادی ئاستی تەماشاکردنی هاتوتە خوارەوە بۆیە بەڕاستی دەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی ئەمڕۆ دادگای ئیتیحادی بە تایبەتی لە ڕێگەی ئەم داوایە لە ڕێگەی تانەدان لە کۆمەڵێک مادە کە ئەم مادانە لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەن ئەم مادانە مادەی دەستورین ئەمە پرسێکی ناوە خۆیە پرسێکی فەنیە ئەمە دەبێت لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە ئەگەر گریمان بەیانی بۆ نمونە پێکهاتەکان دابەشی سەر یاخود هەرێمی کوردستان دابەشی سەرباز نەبکرێت پێکهاتەکان دابەشی سەرباز نەبکان بکرێن ئەمە پرسێکی داخلیە بابەتێک کە بەپێی دەستور
ئەبێ بگەڕێتەوە بۆ خودی هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستان ئەم بابەتێک لای بکرێتەوە بۆچی لە دادگای فدراڵی بڕیاری لەسەر بدرێت خۆی ئەمە خوێندنەوەیە بەڕاستی مەسلەی تانەدانەکە بە تایبەتی بۆ نمونە ئەوانەی کە تانەکانیان پێشکەش کردووە دژی نادەستوری بوونی یاسایەک ئینجا ئەم یاسایە لە عێراق بێت یاخود لە هەرێمی کوردستان بێت ئەمە خۆی دەسەڵاتی دادگای ئیتیحادیە بەڵام من تەوەقوعم دەکرد لە سەرەتای پێشکەشکردنی ئەم تانانە لەبەر ئەوەی پێچەوانەی دەستور نین خۆ لە 2005 عێراق یەک باز نەبوو ڕوبەرەکەشی لە هەرێمی کوردستان بەڵام گەورەترە ئەی بۆ ئەو کات بە 15 محافظەوە کە یەک باز نەبوو بۆ عێراق تەبیعیبی بەڵام ئێستا بۆ هەرێمی کوردستان تەبیعی نەبی و بەنسبەت پرسی پێکاتەکان کە لە نێوان ئەم 5 تانەیە لە مادەکان دراوە ئەم دویان زۆر بڵێن زەوهەرین و بەنسبەت پێکاتەکانیش ئێمە کۆمەڵێک بڕیاری دادگای ئیتیحادیمان هەیە لەگەڵ ئەوە نییە کە پرسی پێکاتەکان لەسەر یەک بازنە قەتیز بکرێت بۆ نمونە لە پرسی پێکاتەی سابئە کە پێشتر قانونەکە وا سیاغە کرابوو قانونی انتخاباتی عراقی کە لەسەر ئاستی بەغداد تەنها لەوێ دەنگ بدەن بە کاندیدی سابئە بەڵام دادگای ئیتیحادیە ئەمە ڕەت کردەوە کوتی دەبێت لەسەر ئاستی هەموو عێراق بێت دەنگ دەرەکان بتوانن دەنگ بدەن ولا آخر تعدیلی قانونی انتخاباتی عراقی بە هەمان شێوە کاتێک کە عێراق دابەشی چەند بازنەیەک کرابوو بۆ پێکاتەکان دابەشی دوو باز نەکرابوو دادگای ئیتیحادی ئەمەشی ڕەت کردەوە بۆیە بەڕاستی لە ڕابردوو تەوەجوهی دادگای ئیتیحادی لەگەڵ ئەوە بووە کە هەموو عێراق وەکو یەک بازنە لۆ پێکاتەکان لە بەرژەوەندی پێکاتەکان مامەڵی لەگەڵدا بکرێت بەڵام ئێستا بۆچی دادگای ئیتیحادی ئەم پرسە زیاتر دەتوانم بڵێم 10 جارە دەستا و دەستی پێ ئەکات بڵێم دوای دەخات بێگومان ئەمە بەڕاستی خوێندنەوەی ئەوەی بۆ دەکرێت کە بە شێوەیەکی ناڕاستە خۆ دەیانەوێت هەتا دەتوانن لەوانەیە بڕیارەکە یەکشەم دەربچێت بەڵام تاخیریان کرد بەڕاستی زۆریان دواخست دادگات 10 جارە ئەم بابەتەم دانیشتنی لەسەرم سکاڵایانە دواخستووە ئەتوانێت تا چە ماوەیەکتر ئەم بابەتەیەک لای نەکاتەوە ئایا دەسەڵاتی دادگات تا چەندە سنووردار کراوە هەرێمی کوردستان دەتوانێت لە بەرامبەر ئەمە سکاڵا بکات یاتانە لەم بابەتە بدات ئەمە بەڕاستی ئینجا کە باسی هەرێمی کوردستانت کرد ئەمە پرسیارێکی گرنگە و مدەیەک نییە بۆ دادگای ئیتیحادی لە تەماش کاتێک کە تەماشای بڵێم بۆ هەموو دادگاکان کاتێک کە تەماشای داوایەک دەکات بەڵام هەر کاتێک بەڵگەکانی داواکار و لائحەی دیفاعی داوا لێکراوە و هەموو یاخود کەسی سێم ئەگەر داخلی داوا کراوە هەموو بابەتەکان کۆتایی پێهات ئیتر دادگا هیچی بەدەستەوە نەما تەنها بڕیار بووە دەبێت بڕیارەکە دەربکات نابێت چاوەڕێ بکات لەبەرەوەی کۆمەڵێک بەرژەوەندی بە تایبەتی لەو بابەتانێک کە پەیوەندی بە هەڵبژاردن و دامەزراوە دەستوریەکان و مەسەلەی حکومڕانیەوە هەیە ئەمە بەرژەوەندی وڵاتێکە ئەمە بەرژەوەندی هەرێمێکە بۆیە بەڕاستی ئەمانە استعجال پەلەکردن بەو شێوەیە ناکە لەسەر حسابی بەرژەوەندیەکە بێت بەڵام لە هەمان کاتیشدا نابێت ئەوەندە دوا بخرێت ئینجا بینەوە سەر هەرێمی کوردستان بە قەناعەتی من زۆر پێویستە ئێمە وەکو هەرێمی کوردستان چونچی ئێمە خەریکە بەڕاستی پرسیار ئەوەیە ئەگەر دواخرا یاخود ئەگەر بەیانی ئەنجومەنی کۆمیسارانی بەغدا کە من پێم وایە کۆمیسیۆنی بەغداش بەشێک بووە لە گرفت دروستکردن بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لە کاتی خۆی دەکرا لە 12 بەڕێوە بچێت دواتر ئەگەر نا لە 25 دوو ئێستا مەسەلەن ئێمە چی بکەین بۆیە بەڕاستی ئێمە وەکو هەرێمی کوردستان دەبی لە ئێستاەوە بە قەناعەتی من ئەگەر کەتینە دەرەوەی چوارچێوە یاسایەکە ئێمە دەبی بیر لەوە بکەینەوە چەند ئۆپشنێکمان هەبێت خۆمانە وەکو هەرێمی کوردستان لە حالەتی تەواوبوونی ماوەی ئەنجومەنی کۆمیسارانی بەغدا یاخود ئەگەر نەمانتوانی لە خلالی ئەو چەند مانگە هەڵبژاردن بکەین ئێمە دەبێ بیر لە بەدیلی تر بکەین زۆر باشە بەڕێز ئارام نەجمەدین برادۆستی شارەزای یاسایی هەڵبژاردن زۆر سپاس دەستی